سلااوتان لێبێ ئەم جارەیان باس لە چۆنیەتی پاکردنەوە و خاوێنکردن واتە تاقیمکردنی ئەو کەلوپەل و ئامێرانەی کەوا ڕۆژانە ئێمە بەکاری دێنین لە بەشی ددانی نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی. هەموو سەرڕای ئەوەی ئێمەکە ئامێری تایبەتمان بە خاوێنکردنەوەی کەلوپەلەکانمان هەیە، ئامێری ئۆتۆکلیڤمان هەیە لە بەشی خۆمان، بەڵام ئێمە لە نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی شوێنی تایبەتتر و وەجیاوازترمان هەیە بۆ پاکردنەوەی ئامێرەکان دوای ئەوەی کەوا ئەو ئامێرانە دەهێنرێتە خوارەوە شوشتنی بۆ دەکرێت بەدەست، دوای ئەوەش هەموو ئامێرەکان دوای ئەوەی کەوا دەشۆردرێن بەدەست هەمویان لە غەسالە دەکرێن کە بە پلەیەکی گەرمی دیاریکراوە بۆ ماوەیەکی دیاریکراو نزیکەی نیم ساعت بۆ 40 خولەک لەناو ئەو غەسالەیە دەمێنێتەوە. هەموو ئامێرەکان دوو جار شۆردنیان بۆ دەکرێتن و بۆ ئەو کەلوپەل و ئامێرانەی کەوا پلاستیکین و بەرگەی پلەی گەرمی زۆری ناو فڕنەکە ناگرن، ئێمە ئامێری تایبەتمان هەیە کەوا بە پلازما هەمویان پاک دەکرێنەوە و تاقیم دەکرێن. و دوای ئەوەی هەموو کەلوپەلەکان ڕووپۆش دەکرێن واتە پاوچ دەکرێن، هەمویان دەهێنرێن بۆ ئامێری ئۆتۆکلیڤ واتە فڕنی گەرمکەرەوە. ئەلێرە لەژێر پلەیەکی گەرمی دیاریکراو هەموو کەلوپەلەکان خاوێن دەکرێنەوە و تاقیم دەکرێن بۆ لەناوبردننی هەموو ئەو ڤایرۆس و بەکتریانەی کە دەبنە هۆی یا خۆتۆکاری گواستنەوەی نەخۆشیەکانن. ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی گرنگیەکی زیاد لە ڕادەبەدەر بە پاکردنەوەی کەلوپەلەکان دەدەین بۆ پاراستنی تەندروستی چارەسەرخوازانمان. ئەمانە هەمووی شێوازی پاکردنەوەی ئامێرەکانمان بوو لە نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی و بمێنن لە خۆشی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.